پاشەوەی شەوی ڕابردوو قوتابیانی بەشەناوخۆیی زانکۆی سلێمانی بەهۆی نەبوونی خزمەتگوزاری و پێنەدانی دەرماڵەوە خۆپیشاندانیان لە بەردەم کەمپی نوێی زانکۆ ئەنجامدا و سەرنجام خۆپیشاندانی ئەو قوتابیانە گرژی لێکەوتەوە. بەهۆی شەڕەبەردەوە زیان گەێنرایە بینای کەمپی نوێی زانکۆ و ئەمەش بووە هۆکاری ڕاگررتنی دەوامی زانکۆی سلێمانی. لە 45 ڕۆژە پرۆسی خوێندن لە زانکۆی سلێمانی دواکەوتووە تا ئێستا ئەو ڕۆژانی کە خوێندن کراوە بە پەنجەی دەست تێئەپەڕن کە حەق درابێ بە محازەرە و بە سیمینار و بە پرۆسی معریفی زانکۆ. داواکارەکانی تریش بریتین لە خزمەتگوزاری ناو زانکۆ بەشە ناوخۆیەکان، هۆکارەکانی هاتوچۆ، هۆکاری گەرمکردنەوە ئاو ئەمانە لە ئاستێکی زۆر نزمان کە بەڕاستی ئەمانە هەشتی ئەم داواکارە سەرەتایانە لە مۆزامبیقیش دەسەکەوێ، بەڵام لێرە لە ئاستێکی زۆر نزمایە. کێشەی قوتابیانی بەشەناوخۆیەکانی زانکۆی سلێمانی کێشەیەکی نوێ نییە، وەکخۆیان ئاماژەی پێدەکەن ئەوان چەندین جار بە شێوەیەکی مەدەنیانە پێشەوەی ئاڵۆزی و شەڕ دروست بێت داواکاریەکانیان بۆ لایەنی پەیوەندیدار خستۆتە ڕوو، بەڵام گوێیان بۆ نەگیراوە. بەهۆی گرژی و ئاڵۆزیەکانی شەوی ڕابردووی قوتابیانەوە سەرۆکایەتی زانکۆی سلێمانی کۆبوونەوەیەکی بەپەلەی ئەنجامدا و تێیدا بڕیاردرا ئەو قوتابیانەی کە گرژیان دروست کردووە ئەمساڵ لە زانکۆ فەسڵ بکرێن کە ژمارەیان لە 150 قوتابی زیاترە. لاگەڵ ئەوەی هێشتا نەزانراوە ئەو زیانە مادیانەی چەند دەبێت کە لە زانکۆی سلێمانی کەوتووە، بەڵام سەرۆکایەتی زانکۆ بڕیاریدا سکاڵای یاسایی لە دژی ئەو قوتابیانە تۆمار بکات و سەرجەم ئەو زەرەر و زیانانەی کە دراوە لە زانکۆ لە ڕووی مادیەوە پێیان ببژێرێت. ئەنجومەنی زانکۆی سلێمانی سەعانۆی بەیانی کۆبوونەوەی کردووە لە سەرۆکایەتی زانکۆ و ئەنجومەنی زانکۆ بڕیاریدا کە ئەمڕۆ خوێندن لە کەمپی نوێی زانکۆ ڕابگیرێ بە پێی ڕێنمایەکانی ڕێکاری خوێندکاران لە مادەی 5 بەرگەی 5 ساڵی 2009 ژمارەیەک ئەو خوێندکارانە بۆ ماوەی ساڵێک فەسڵ دەکرێن چونکەوە هەموو ناوەکانمان لە بەردەسایە و هەموو کامیرەکانی بەشەناوخۆیەکان لەگەڵ پرزگە لەگەڵ سەرۆکایەتیە وێنەی خوێندکارەکانی گرتووە. لە شاری سلێمانیدا نزیکەی 42 بەشەناوخۆیی بوونی هەیە، بەتەنهاش لە نێو زانکۆی سلێمانیدا 22,000 قوتابی دەخوێنێت. ساڵانە بەهۆی کەموکورتی و نەبوونی خزمەتگوزاری لە بەشەناوخۆیەکان قوتابیان بە چەندین جۆری جیاواز دەڕژێنە سەر شەقام و داوای مافەکانیان دەکەن. هەورە زەحمەت کەناڵی ڕێگا سلێمانی.